این لەسەر پێناسی سوود چییە بەڕێزان کە ئێمە باسی سوو خواردن ئەەکەین ئایا سوو وەکو پێناسە چیە سوو لە ڕووی زمانەوانیەوە بریتیە لە زیادە سوود طبعا بەکارهێنانی وشەی سوود هەڵەیەکی کوشندەیە بۆ چونکە سوود تەرجەمەی فائیدەیە لە زمانی کوردیە مؤسساتی ڕیبەوی بۆ ئەوەی خۆیان لەم تەنگەشە دەرونیە بە خەڵک نەڵێن ئەمە ڕیبایە ناویان ناوە سوود وەکو چۆن مەسەلەن عارق ناو ئەنێ مەشروباتی غازی وەکو چۆن حرامەکان ناوێکی تریان بۆ ئەزۆ دێزێتەوە لە سیستەمی سەرمایەداریە ئەوەی کە بنووک بەکاری دێنێ نیظامی ڕیباپی ئەو تێ فائیدە لە بری فائیدە گەر تەرجەمەیکەی فائیدە لە عەرەبیە ڕیبح ڕێگە پێدراوە لە ئیسلامە ئیسلام معارضی ڕیبح و قازانج نییە ئیسلام معارضی سووە ئەو سووەی کە بە معنای تەرجەمە حرفیەکەی نەک فائیدە دێ ئەمە زاراوەیەکە کە ئێمە لەسەری ئەڕۆین زاراوەیەکی عورفیە لەناو زمانی عەرەبیە قاعیدەیەک هەیە قاعدەکە ئەڵێ خەطأ شائع خير من صح مهجور هەڵەیەکی بەربڵاو بەکارهێنانی هەڵەیەکی بەربڵاو باشترە وەک لە بەکارهێنانی ڕاستیەکی نەزانراو بۆیە ئێمە کەلیمەی سوود بەکارهێنین بەس با هەمومان بزانین ئەم وشەیە بەکارهێنانی تەرجەمەی فائیدەیە فائیدە بنووکی ڕیبەوی تەعاملی پێ ئەکا ئینەما ئێمە ڕیبامان هەیە و قسەی ئێمە لەسەر ڕیبایەکە حرامە قسەی ئێمە لەسەر قازانج و سوود نییە بە هەر حاڵ ڕیبا لە سیستەمی ئیسلامیە واتە زیادە خوای پەروەردگار کە باسی زیادە ئەکا ئەفەرمی يمحق الله الربا ويربي الصدقات خوای پەروەردگار سەدەقات زیادەکە بەڵام يمحق الله الربا بەڵام ڕیبا تێگەشکێنە بنەبڕی ئەکا یا کە باسی سیستەمێکی سروشتی ئەکا کافەرمی ومن آياته أنك ترى الأرض هامدة فإذا أنزلنا عليها الماء اهتزت وربت لێرە باسی ڕیبا ئەکا وربت يعني ونمت واتە گەشە ئەکا ئەو ئەرزەکە خوای گەورە ئاوی بەسەرا ئەبارێنێ یا لسورة نحلة كأفرمي أن تكون أمة هي أربى من أمة يعني هي أكثر عددا وزيادة في العدد كوات أربى من أمة ليرج ربا بمعنى زيادة بكارهاتها الآية تكيترا خواهي پروردگار أفرمي وعصوا رسول ربهم فأخذهم أخذة رابية ليرا الربا يعني كيف فأخذهم أخذة رابية يعني فأخذهم أخذا شديدا وزيادة في الشدة واتا عذابك سخت من بو زياد كردن لعذابك سروشتي زياتر ماندان يا كالين فلان في ربوة من قومه يعني في كثرة ومنعة من قومه كواتا كلمة الربا كل لزمان عربية بمعنى زيادة بكارده لاصطلاح فقهية آيزانيان شون بيناسي الربا كان طبعا ببي مذاهب كان بيناسي الربا جواز بون من أحناف كبيناسي الربا كان قالين فضل خال عن عوض واتا بريتيا لزيادەیەک بەبێ بەرامبەر وەرئەگیرێ بەچی بمعيار شرعي مشروط لأحد المتعاقدين في المعاوضة فضل خال عن عوض مشروط لأحد المتعاقدين في المعاوضة واتا زيادەیەکی بەبێ بەرامبەرە یەکێک بەبێ مەرجی شەرعی یەکێک لەلایەنەکانی گرێبەستەکە داوای ئەکا لە ئاڵۆوێڵکردنی پارەیە بۆ نمونە تۆ 500 غرام ئاڵتون ئەدەی بە کەسێکی تر داوا ئەەکەی 600 غرام باتێ 600 غرام باتێ ئەم 100 غرامەی کە هەیە پێی ئەوەتێ فەضل خال عن عوض زیادەیەکی بەبێ بەرامبەرە یا دەفتەرێک دۆلار بە قەرز ئەدەی بە کابرا داوا ئەەکەی دوای مانگێکە ئەیهێنێتەوە دەفتەرێک و دەوەرەقە بێنێتەوە ئەم دەوەرەقەیە ئەو هیچی لە بەرامبەرا وەرنەگرتووە کەواتە فەضل خال عن عوض بمعيار شرعي يك معيار شرعي ريق بداتو ام زياده ورقري مشروط لاحد المتعاقدين يك لا كان يقري بس كم مرجي كردو كابي او زيادتي ابي ام مرجعي كاب الربا باش اي اگر هاتو بمرج نگيراب واتا من دفترك دولار مدابا كابرايك دواي دفتر دولارك هنايوا من بدفترك مكو قرض داوته بلام كهنايوا 2 كيلو غوشت مثلا كيسه ميوي هنا بو لقلي اما مادام مشروط نيه مادام من مرجم نكردو لسر اوي كبارك دينيته وزياد بينيته اما لبابي هديه مسموحه بلان بمرجك اما نمعروف به نبو بي بعرف لنا وخلقا كخلق بعرف اما زيادك ومشروطيش نبه نبا مرج به انجا مرجك مرجك به بلفظ بوتري تشلا عرفي خلق وارا هاتبه كشتيك ابا زيادك بينيته واتا كمن دفتركم داوا بكابرا توقع كردوه بەهۆی عرفەوە زیادەکە دێنێتەوە ئەگەر ئەم تەوەقوعەش هەبێ حرامە وەریگرێ بەڵام ئەگەر هیچ بەرنامە بۆ ڕێژیەک پێگوتنێک
مەرجێک دانندا بێ و ئینەما کابرا خۆی بیهێنێتەوە ئەمە حەڵاڵە. مالکیەکان کە پێناسی ئەەکەن ئەڵێن كل زیادة لم يقابلها عوض. ئەمان مختصر لە تعریفی حەنەفیەکان واتە هەموو زیادەیەک بەرامبەری نەبێ لە هەر معاملەیەکا بێ چکە شەر نییە لە معاوەضاتا بێ. جاری وا هەیە لە مەسەلەن قەرزێکایە قەرز مەرجنی معاوەضەیەکی مالی بێ لە ڕێی عەقدی بەیعەوە وئینەما سەدەقەیە مەفروزە بە سەدەقە بدرێ لە بابی معاوەضات نییە. من دەفتەرێکە دەم بە تۆ دەفتەرەکەی خۆم دێنیتەوە معاوەزەی مالی نییە من ئاڵوگۆڕی پارت لەگەڵ ناکەم تاوەکو چاوەڕێ ڕێبح بم لەبەرەوە ئەوی مالیکەکان لەو ڕۆ فراوانترە. شافعیەکان کە پێناسی ئەەکەن قەڵێن عقد على عوض ئەو عقد على عوض مخصوص بریتیە لە گرێبەستێک لەسەر بەرامبەرێکی دیاریکراو غير معلوم التماثل. طبعا شافعیەکان قاعدەیەکیان هەیە لە ڕیبایە قەڵێن الجهل بالتماثل كالعلم بالتفاضل. يعني چی؟ ئێمە ئەڵین هەر کاتێک لایەنەکانی گرێبەستەکە ئەیانزانی ئەم پارەیە ئەیگۆڕنەوە هی تەڕەفێکیان زیاترە. بۆ نمونە من ئاڵتوونەکەم کە داوەتێ 500 غرامم داوەتێ ئەزانم ئاڵتوونەکەی ئەو کێشاومە 510 غرامە ئەمە پێی ئەوەتی العلم بالتفاضل کەواتە من زانیومە 10 غرامی زیاترە وەرم گرتو شەرتم کردو وەریگرم ئەمە ڕیبایە. ئەگەر مشتی ئاڵتوونی بدەمێ مشتی ئاڵتوونی لێوەرگرم ئەمە جەهلمان هەیە بە تەماثل من نازانم ڕێژەی ئاڵتوونەکەی ئەو چەنە و نازانم من چەنم داوەتێ دوایی کە کێشامان هەر کەم و زیادەیەکی هەبێ ڕیبایە ئەگەر وەکو یەکیش دەرچوو بن هەر ڕیبایە. بۆ چونکە ئەمە قاعدەیە الجهل بالتماثل كالعلم بالتفاضل. بۆیە شافعیەکان لە تعریفەکەی خۆیان ئەڵێن غير معلوم التماثل ئێمە نەمانزانی وە تەماثل هەیە ینی ئەوایە بمانزانیایە تەماثل هەیە بەقەدەر یەکن یا زیاد و کەمن. ئەگەر ئەم ڕێژەیە نەزانرا زیاد و کەمی تێکە و لای شافعیەکان هەر ڕیبایە في معیار الشرع بەپێی پێوەرە شەرعیەکان حالة العقد أو مع تأخير في البدلين أو أحدهما چیکە ئەبێ بە ڕیبا. ئێمە ڕیبایەکی ترمان هەیە پێی ئەوەتە ڕیبای نەسیئە یەکێک لە بەدەلەکان وجودی نییە یەکێک لە بەدەلەکان وجودی نییە ئەمەش هەر ڕیبایە. حنبليەکان کە پێناسی ئەەکەن ئەمانیش تقریبا پێناسەکانیان ئەڵێن تفاضل في أشياء ونسء في أشياء مختص بأشياء ورد الشرع بتحريمها نصا في البعض وقياسا في الباقي منها. کەواتە ئەمە پێناسیە دوای لە تطبیقاتەکانە زیاتر وردەبێتەوە. بەپی پێناسەکانە بەڕێزانۆکو عرضم کردن بۆمان دەرئەکەوێ ئەوەی کە هەموو زیادەیەک لەو شتانەی کە پێویستەکە شەرع ڕێوشوێنی ئەوەدا ئەنێ کە ئەبێ وەک یەک بن لە کاتی گۆڕینەوە وەرگرتنەوەیانە هەموو زیادەیەک ڕیبایە. کەی ئەبێ بە ڕیبا ئەگەر هاتوو مەرجی تیا بوو ئەگەر مەرجی تیادا نەندێ وتمان تەتەوعی بێشتەکە نابێ بە ڕیبا. خاڵێکی تر ئەم ڕیبایە زیاتر لەو شتانەیە دروست ئەبێ کە ئینسانەکە ئەیهێنێتەوە و ئاڵوێڵەکە لە بەردەستی ئەگنا هیبە ڕیبای تیانە. بۆ نمونە من ئێستا ئەزانم باری دارایی جەنابەت گونجاو نییە 20 وەرەقەت ئەدەمێ ئەمە هەروە ئەدەمێت ناوی قەرزم لێ نەهێناوە بۆ خۆت خەرجی ئەەکەی دوایی من لێمە قۆمێت تۆ 40 وەرەقەم بۆ دێنی هاوکاری مەکەی ئەمە لە بابی قەرز نییە ئەمە لە بابی بەخشینێکە لە بابی پێدانێکە کە ناشێتە بابی معاوەڵەیەکی مالیەوە بۆیە ئەمە خاڵێکی دروستە وەکێشەی نییە. خاڵێکی تر ئەو پارەی کە ئەگۆڕێتەوە ئەگەر هاتو ئێمە دڵنیا بووین لە ڕێژە و لە کێش و لە پێوانەکەی ئەو کاتە وەکو یەک من ئەگەر لە ئەسنافی ڕیبەویاتا بێ ئەو کاتە ئیشکالێکمان دروست بۆ دروست نابێ بەڵام ئەگەر کێشەکەی پێوانەکەی نەزانبێ ئەو کاتەوەک ئەو وایە زانرابێ و زیادوکەمی تێکەوتە بێ ئەبێ بە ڕیبا و حرامە بێ.